بەرەو زیانێک لەوانەیە باشترین و جوانترین زیان بێت کاتێک کە دووبارە بار هاتەوە لە کێڵگەیەکی سەرکەوت و دەوڵەمەند بە ناوی کێڵگەی مانۆر ئەو کێڵگەیە خاوەنەکەی بەڕێز جۆنس بەڕێز جۆنس ڕۆژانێک وەک شەیتان مامەڵەی دەکرد ئەو بە کێشەی زۆرەوە تێوەگڵاو بوو بەڕێز جۆنس دەڕۆیشت بۆ خواردنەوە لە یەکێک لە مەیخانەکان و زۆری لە خواردەوە لە شێوێکدا بەڕێز جۆنس گەڕایەوە ماڵەوە زۆری خواردەوە لە دەوری خۆیدا دەخولایەوە بە نەفرەت بن مریشکەکان هیچ شتێک بۆ ئێوە نییە سەرتان بەرنە ژوورەوە لەو شەوەدا ئاژەڵەکان بڕیاریاندا کە کۆ بنەوە پاش ڕۆیشتنی بەڕێز جۆنس بۆ سەر جێگایەکەی کۆبوونەوەکەیان لە تێوەڵی سەرەکی بوو بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی نهێنی بێت و بستنە خزمەتی بەرازی باوک بەرازی باوک بڕیاریدا بوو لەو کۆبوونەوەیەدا بەرازێکی ژیر و بە ئازمون بکاتە جێگرەوەی خۆی زۆربەی بەرازەکان تامەزرۆی ئەوە بوون ببنە سەرۆکی داهاتوو بۆکسێری ئەسپیش بەدوای ئەوانەوە ڕۆیشت بۆکسێر بەهێزترین بوو لە نێوان ئەسپەکان ئەو هاوڕێکی دڵسۆزی هەبوو ئەویش بنجامینی گوێ درێژ بوو هەموو ئاژەڵەکان بە هێوای ئەوە بوون کە لەم کۆبوونەوەیدا شتێکیان دەست بکەوێت وەک جاران بەردەوام من لەشیان بەرازی باوکیش نەخۆشیێکی کوشندەی هەبوو بەڵام دەویست بزانێت کە داواکاری ئاژەڵەکان چییە بۆیان جێبجێ بکات و لە هەمان کاتدا بۆ کەسێک دەگەڕا بۆ جێگرەوەی خۆی
ئەوە سۆ بڵە ئەو بەردەوام حەزی بەکاری چاکەیە و ناپلیۆن تا ڕادەیە وەکەو بیر ناکات ئەوە چییە؟ نەخێر نەخێرەوە بە ڕێزدۆنز نییە تەواو ئێستا هەمان گوێگرم بۆ بەرازی ئاوڕێیانی ئازیزی من ماوەیەکی درێژم لەم ژیانە بەڕێ کرد باش بەڕێکردنی ئەو ماوە درێژە دەمرم و دەچمە دنیایەکی تر هەندێشت هەیە کە لە هەر کاتێک بێ دەبێ بیزانن تۆ بۆکسەر ئەگەر کارێکت پێکرا کە لە توانای خۆت زیاتر بوو چی دەکەی؟ چی ئەگەر ئەوەی کە ئێمە بەرامی دێنین لەلایەن ئەوانەوە بدزرێت و بفرۆشێت؟ ئای منداڵەکانمان چی؟ ئەگەر ئەوان بگوازرێنەوە بۆ شوێنێک کە سەرمایان بێت و برسی بن ئێوە بەرگەیەوە دەگرن؟ تۆ ئای بەراز ئایا دەزانی ئایندە چی دەبێت؟ ئایا ئێمە بەختێکی باشمان دەبێت؟ باشەم کێڵگەی زۆر ئاشارە ئایا بۆ ئێمە شیاوە؟ خێر هاوڕێیان کێڵگەی مانۆر دەوڵەمەندە بەڵام هەرگیز بۆ ئێمە شیاو نییە چونکە جدیارێکی شەیتان و ستەمکاری هەیە پێویستە ئێمە ئازاد و سەربەخۆ بین ئێمە سەربەخۆی بەڵام لەبیرتان نەچێت کاتێک لە دەستی تۆ ڕزگارتان بوو دەبێ خۆتان بەخێو بکەن هەموو ئاژەڵەکان برای یەکترن بە گەورە و بە بچووکەوە بە بەهێز و بەبێ ئێزەوە هەموو ئاژەڵەکان هاوشانی یەکترن
بەیانی دواتر پاش مردنی بەرازی باوک ئاژەڵەکان بارودۆخیان زۆر خراپ بوو، هیچ شتێک ئامادە نەبوو بۆ خواردن. بەڵێ پاش شەڕکردنێکی زۆر ئاژەڵەکان براوە بوون. ئەو شەڕە بۆ مۆڕنی سەگ دژوار بوو. ئەو پاژمردنی منداڵەکانی لە دوای خۆی بەجێهێشت. ئاژەڵەکان ئەو کەلوپەلانەی کە بەڕێزۆنز لە دژی ئەوانی بەکاردێنا هەمویان کۆ کردەوە و هەمویان لەناو برد.
ئاژەڵەکان ویستیان بچنە خانووەکەی بەڕێزۆنس، بەڵام کەمێک دەترسان. ناپلیۆن دەرگای کردەوە و سنۆبڵیش سۆژوورەوە. هەموو ئاژەڵەکان بەوە ڕازی بوون کە نابێت دوزنە خانووەکەی بەڕێزۆنس، چونکە شوێنێکی باش نییە بۆ ئەوان جگە لە ناپلیۆن. سنۆبڵ ڕابەری ئاژەڵەکانی کرد بۆ دانانی یاسای نوێی کێڵگا و دانانی ناوێک لە کێڵگەی مانۆڕۆ بۆ کێڵگەی ئاژەڵان. نابێت ئاژەڵەکان لە ناوچێکە دابخەون، نابێت ئاژەڵەکان مادە عوشبەرەکان بخۆنەوە. چوار قاتەکەت باشترن لە دوو قاتەکەت. ئێوە قاستان هەیە یان باڵ؟ چوار قاتەکان باشترن لە دوو قاتەکەن. چوار قاتەکان باشترن لە دوو قاتەکەن. نابێت ئاژەڵەکان یەکتر بکوژن. هەموو ئاژەڵەکان هاوشانی یەکترن.
هەندێک گرفت هەبوو بۆ ئاژەڵەکان لە کێڵگا، بەڵام بەرازەکان ئەمەشیان چارەسەر کرد. بۆکسەر ئەو کارێک کە بۆی دانرا بوو ئەنجامیدا. ئەو ئەوەندە بەهێز بوو کە دەیتوانی بەقەت 3 ئەسپ کار بکات. سنۆبڵ کەرستەی پێویستی کشتتوکاڵی بۆ ئاژەڵەکان دابین کرد و ئەوانی ڕاهێنا لەسەر بەکارهێنانی ئەو کەرستان. ناپیلیۆن و هاوڕێ خۆشەویستەکەی سکویلەر کارەکەیان بە سەرکەوتووی ئەنجامدا، بەڵام ئەو شیرەی کە دۆشی بیان هەمویان نۆر کرد. پاش ڕەنج و ماندیبوونێکی زۆر ئاژەڵەکان توانیان کێڵگەکە بە دەوڵەمەندی بهێڵنەوە. سنۆبڵ کۆبوونەوەیەکی ڕێخست لە تەوێڵەی گەورە بۆ ناردنی چەند باڵدێک بۆ کێڵگەکانی تر و بۆ فراوانکردنی ئازادی ئاژەڵان لە جیهاندا.
هاوڕێیان لە پێش مانجی سەرەتامدا پلانێکم بۆ کێڵگە داناوە، ئەویش فراوانکردنی ئازادی ئاژەڵانی جیهانە. ئەی باڵم دەینا، داواتان لێ دەکەم بڕۆن و ئەو ئازادی ئێمە بە ئاژەڵانی جیهان ڕابگێنن، شۆڕشی ئاژەڵان دەست پێ بکەن. بڕۆن ئەو ئازادیەی کێڵگەی ئاژەڵان بە جیهان بگێنن. یەکێک لەو ئاژەڵانە ئاسوودە بوو لە شوێنەکەی خۆی و بە داواکەی سنۆبڵ ڕازی نەبوو، چونکە ئەو بە بەردەوام سکی تێر و یەکێکی تێ بە هەمان شێوە دڵخۆش بوو لەگەڵ خاوەنەکەی، چونکە لەگەڵی زۆر میهرەبان بوو. بەڵام یەکێکی تر لەو ئاژەڵانە ژیانێکی زۆر خراپی بەسەر دەبرد و ئەو گوێی بۆ داواکەی سنۆبڵ ڕاگرت و داواکەی ئەوانی جێبەجێ کرد. و بەڕێز جۆنسیش لەگەڵ هاوڕێیانی لە مەیخانە دانیشت بوو، گفتوگۆی لەگەڵیان دەکرد و دەویست ئاژاوەیەک لە نێوان ئاژەڵەکان بنێتەوە، بەڵام سەرکەوتوو نەدەبوو. سنۆبڵ هەوڵیدا ئاژەڵەکان فێری خوێن و نووسین بکات، بەڵام هەندێک لە ئاژەڵەکان نەیان دەتوانێت و کارە بکەن. چوار قاچەکان باشترن لە دوو قاچەکان. سنۆبڵ بە دوای کێشە و گرفتەکانی کێڵگەدا دەگەڕا بۆ ئەوەی چارەسەریان بکات، بەڵام ناپلیۆن وەرزی زستان هات و ئەو وەرزە بۆ ئاژەڵەکان زۆر سەخت بوو، بەڵام سنۆبڵ بە تەنیا بیری لە چارەسەرکردنی کێشەکانی کێڵگە دەکردەوە.
هاوڕێیان من پلانێکی نوێم بۆ کێڵگەکەمان داناوە. ئەوە پلانەکەیە، بەڵام پێویستم بە دەنگدانی ئێوەیە. بۆ ئەو پلانە پێویستیمان بە کارکردنی زۆرە و کامکردنەوەی خواردنیش. پلانەکەی من هێنانی کارەبایە. ئێمە دەتوانین لە زستاندا خۆمان بە سۆبای کارەبایی گەرم بکەینەوە. لایەتی کارەبایی دەتوانین لە کاتی تاریکیدا بەکاری بهێنین. لە ماوەی ساڵێکدا کێڵگەی ئاژەڵان دەبێت بە خۆشترین کێڵگەی جیهان. تۆ خەوت دەبینیت. دەنگدان بۆ پلانە دەنگدانە بە ژیانێکی خۆشتر. ئەمە درۆیە. دەتوانین لە هەفتەیەکدا 4 ڕۆژ کار بکەین. قسەی هیچ. لە هەفتەیەک 3 ڕۆژ. قسەی پێ نرخ. 1 ڕۆژ لە هەفتەیەک. ناپلیۆن دژ بە سنۆبڵ وەستا و هەنگاوەکانی دروستکردنی کارگەی ئاشیبای بۆ بەرەمهێنانی کارەبا دەست پێ کرد. وەسکیولەر بەوەی کە هاوڕێیەکی نزیکی ناپلیۆنە خۆی بە گەورەترین نیشان دەدا لە ناوان بەرازەکاندا. هاوڕێیان سنۆبڵ خیانەتکارە. پلانەکانی ئەو بۆ گەڕانەوەی جۆنسە. ئێستا بۆ وەز لە کۆبوونەوە بێکەڵکانە بهێنین. لە مەودووە من بەرژەوەندیەکانتان دەپارێزم و بڕیارەکانتان جێبەجێ دەکەم. ڕێگەم دەم پلانەکانی خۆمتان نیشان بدەم و بۆ کێڵگەی ئاژەڵان. دوار قاچەکان باشترن لە دوو قاچەکان. تەمام درێژی بۆ ناپلیۆن. پاش هەموو شتانە ئاژەڵەکان دەستیان کرد بە دروستکردنی کارگەی ئاشیبا. ئاژەڵەکان نەیان دەتوانی هیچ کارێک بەبێ بۆکسێر ئەنجام بدەن. هێزی ئەو لە هەموو ئاژەڵان زیاتر بوو.
بەرازەکان لە بەرەبەیان تا ڕۆژ ئاوا کاریان بە ئاژەڵەکان دەکرد. بەرازەکان سەرڕای ئەوەی کە کارێکی کەمیان دەکرد، بەڵام خواردنی ئەوان زیاتر بوو لە خواردنی هەموو ئاژەڵەکانی تر. بۆکسێر و بنجامین لە هەموو ئاژەڵەکانی تر زیاتر کاریان دەکرد. لە شەوێکدا پاش کارکردنیان بۆکسێر و بنجامین گەڕانەوە ماڵەوە، بەڵام شتێکی نامۆیان بینی. ئەوان بینیان کە بەرازەکان بەناو خانووەکەی بەرەزۆنز بڵاو بوونەوە. ئاژەڵەکان بیریان دەکردەوە کە ئەوان یاسایەکیان هەیە دژی خەوتن لە ناو جێگا، بەڵام بەرازەکان بە ئاشکرا ئەو یاسایانیان شکاندووە و گۆڕانی جیاواز لە یاساکانی کێڵگا ڕوویدا. ئەو ئاژەڵە دڕندەکانی تۆن. ئەوان تازستانێکی تر ناتوانن بەرگە بگرن. ئەوان پێویستیان باندێشت هەیە، دەبێت چۆن بەدەستی بێنن. لە ناو مەیخانەکەدا بابەتی کێڵگەی بەڕێزۆنز بەناوبانگترین بابەت بوو. پازەکانێکی گەورە بە ناوی ویمپەر. بەڕێز ویمپەر سەردانی کێڵگەکەی کرد تا ئەوەکو داوەکان بە چاوی خۆی ببی و هەندێک لەو خواردنەی کە ناپلیۆن حەزی پێدەکرد لەگەڵ خۆی بۆ کێڵگەکەی برد.
هاوڕێیان سەرکردەکەمان ئەوەندە دانایە بە خۆشەویستیەوە بڕیاری داوە کە بازرگانی لەگەڵ جیهانی دەرەوە بکە بۆ بەرژەوەندی ئێوە بێگومان لەوانەیە ئەوە ببێتە بنەمای دەوڵەمەندیمان. ئەی مریشکەکان، ئێوە لەم بازرگانیە بەشدارن بە هێلکەکانتان، من سەربەرزم بە ئێوە. مریشکەکان گوتەکەی بەرازی باوکیان بیرهاتەوە کە وتبووی ڕۆژێک دێت ئەوەی کە ئەوان بەرهەمی دێنن دەدزرێت و دەفرۆشرێت. مریشکە بێگوناهەکان سەرەڕای ئەوەی هیچ شتێکیان نەکردبوو بەڵام تاوانبار کران. هاوڕێیان کەسانی ترسناک هەیە لەناو ئێمە کە خیانەتیان بەرامبەر ئێمە کردووە. بەڵێ هاوڕێیان، ئەوانە لە کۆمەڵە سنۆبڵ و جۆنسن. دەیانەوێت کێڵگەی ئاژەڵان خاپوور بکەن. کێ دەیەوێت بەرگری لەمانە بکات با بێتە پێشەوە.
مەسە چیتر نابێ کەس ئەم سرودە بڵێتەوە ئەو سرودە قەدەغێ و دڵی سزای مردنە بازرگانی لە نێوان کێڵگەی ئاژەڵان و جیهانی دەرەوە ئێستا زۆر چالاک بووە. هەروەک چاوەڕوان دەکرێت بە ڕێزوبەر قازانجێکی زۆر باشی لە کێڵگەی ئاژەڵان کرد. کێڵگەی ئاژەڵان واردەر دەکەوێت پارە پێ بکات. هەرگیز بیستووتە ئاژەڵان کەڵگەیەکی گەورە بەڕێوە ببەن؟ بینیوتە کارگەی ئاشیبان دروست کردووە؟ وەرە با بچین بە لێدان دەریان بکەین. بەڵێ بە لێدان دەریان دەکەین. ڕێزۆنس باگەشت نەکرابوو بۆ ئەو بزوتنەوەی کە هاوڕێکانی پێکیان هێنابوو بۆ هێرشکردنە سەر کێڵگەی ئاژەڵان. هەوڕێیان دژمنەکانمان هەموو هێزەکانیان کۆ کردوێتەوە بۆ هێرشکردن سەر ئێمە دەبێت ئێمە کێڵگەی ئاژەڵان لەو دوژمنە پیسانە بپارێزین. ئێستا کاتی ئەوەیە بجەنگین تا مردن بۆ کێڵگەی ئاژەڵان با پێیان نیشان بدەین کێڵگەی ئاژەڵان هەمیشە بەهێزە.
سەرکەوتی. ئاژەڵەکان بە دڵشکاویەوە دووبارە دەستیان کرد بە دروستکردنەوەی کارگەی ئاشی بە بۆ بەرەمهێنانی کارەبا. لە پێش هەمووشیانەوە کارە سەختەکان بۆ بۆکسێر و گنجامی بەرازە بێبەزەییەکان کاری زەحمەتیان بە ئاژەڵەکان دەکرد و خۆشیان لە ماڵەوە خەریکی یاریکردن و خواردن بوون. نوێیەکی نوێی بەرازەکان گەشتیان سەن. ئەو نەوەیە قەشەنگ و هونەرێکی جوانیان بە کێڵگە بەخشی. بەڵام هێشتا ئاشی با تاو نەبووە. بۆکسێر برینێکی سەختی لە قاچیدا هەبوو. هەموویان زانی بۆکسێر مردووە، بەڵام ئەو هێشتا لە ژیان مابوو. بۆکسێر لەناو جێگادا کەوتووە، چیتر ناتوانێ کار بکات.
بۆ ڕۆژی دواتر کارکردن وەک جاران بەردەوام بوو، بەڵام بەبێ بۆکسێر. هەر لەو کاتەدا بینجامین گوێی لە دەنجی ئۆتۆمبیلێک بوو. بینجامین وای پێشنیار کرد کە ئەو ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلی فریاکەوتن بێت. ئاژەڵەکان هێمای سەر ئۆتۆمبیلەکەیان ناسیەوە کە ئەو ئۆتۆمبیلە بە ڕێزگونکەر نردبووی بۆ فرۆشتنی بۆکسێر. من زۆر دڵتەنگم بەوە، بەڵام پێویستە هەموومان لەگەڵەوەدا بین. هاوڕێیان تەمەندرێژی بۆ ناپلیۆن. سەرکردی خۆشەویستمان ئەوەی نەدەویست، بەڵام بۆی پیربوونی بۆکسێر ناچار بوو ئەو بفرۆشێ. تەمەندرێژی بۆ ناپلیۆن! تەمەندرێژی بۆ ناپلیۆن! لە شەودا بەرازەکان ڕێیان دەبوارد بە خواردنەوەی مادە هۆشبەرەکان. چەند ساڵ تێپەڕی و بەرازەکان شێوازی ژیانی ئاژەڵەکانیان گۆڕی و ئەوان وەک مرۆڤەکان دەژیان. ئەو گۆڕانکاریە وا دەردەکەوت کە بۆ کێڵگەی ئاژەڵان باش و پێویست بێت، بەڵام ئەو گۆڕانکاریە لە بەرازەکان زیاتر سوودی بۆ هیچ ئاژەڵێکی تر نەبوو. لەو ڕۆژەدا ناپلیۆن ئاهەنگێکی ڕێکخستە بوو بۆ دیاریکردنی چەند نوێنەرێک لە بەرازەکان بۆ ڕاوەرێتیکردنی ئاژەڵەکان.
هەموو ئاژەڵەکان لەو گۆڕانکاریە کە لە یاسای کێڵگە ڕوویدا ئاگادار کرانەوە. هەموویان بەو ڕەفتارەی بەرازەکان تووڕە بوون. شوێن کەوتە دڵسۆزەکانم، خاوەن و بەڕێوەبەراتی ئەو کێڵگەیە بەرازەکانە، وە پێویستە بەڕێک و پێکی بەڕێوەی ببەین و ئاژەڵانی کەمتر لە خۆمان دەبێت کار بکەن و خواردن کەم بکەنەوە لە چاو کێڵگەکانی تر. ئەگەر چی زەحمەتە بەڵام پێویستە ئەوە بکەین. بۆ کێڵگەیەک سەرکەوتوو. ئەو ڕۆژەی کە هەیە کێڵگەی ئاژەڵان یەکەمە لە چاو کێڵگەکانی جیهان. هەموو ئاژەڵەکان بە تەواوی تووڕە بوون لە ناپیلیۆن. چیتر بەرگەی و ئەشکەنجانیان نەدەگرت کە بەهۆی بەرازەکانەوە دەیان کێشا. دەیانەویست ژیانیان بگەڕێتەوە سەر بارودۆخی ئاسایی خۆیان.